سڵاو ئایا ڕاستە ئیسلام دژی هەموو جوانیەکانی ژیانە و تەنیا دنیایەکی ڕەش و سپی دروستەکە یاخود ئیسلام یعنی ژیان بە مانا فراوانەکەی بینەرمان هەرچەندە هونەرە جوانەکان بەتایبەتی مۆسیقا و ئاواز و وێنە لە سەرەتاوە ڕەهەندێکی ئاینی هەبوو و مرۆڤ وەک بەشێک لە سروتی دینی سەیری کردووە و تێکەڵ بووە بە پەیامە ئاینیەکان، بەڵام لە ئێستادا دەبینین بەشێک لە عەقڵی ئاینی و ئیسلامی لەگەڵ ڕەنگ و فرەڕەنگیدا نایەتەوە، بەڵکو لە تێگەیشتنی زاڵی ئاینی و بەتایبەتی فقی سەلەفیدا وا دەبیندرێت کە هەر شتێکی جوان و ڕەنگاڵە قەدەغەیە، هەر لە هونەر و میوزیک و گۆرانیەوە تا دەگاتە ڕەنگی جوانی مێینە و بۆن و خۆڕازانەوەی ژنان. ئەم تێڕوانینە بۆ جوانی و ژیان دۆستی زۆر جار ڕاوە و لێکدانەوەی ئەخلاقی و نائەخلاقی بۆ دەکرێت و بەتایبەتی ڕنگدانەوەی هەبوو لەسەر ژیانی تاکی موسڵمان، هەر ئەوە شەوای کردو بە چاوی گومانەوە لە هەموو خۆشی و جوانیەک بڕوانرێت. بەشێک لە پیاوانی ئاینی ڕایان وایە دنیا تەنیا خانەی بەڵاو تاقیکردنەوە و فیتنەیە و پێویستە کەسی دیندار خۆی لێ بپارێزێت. جەژن و شایی و ڕەشبەڵک کە بەشێک بۆ لە ڕەسەنایەتی کورد و بۆتە شوناس و کولتوری لەلایەن ئایندارانی پارێزکارە وەک حرام و گوناه سیر دەکرێت، کاتێک بە جۆرێک لە جۆرەکان ڤیستیڤاڵ یا کەرنەڤاڵێکی ڕەنگاو ڕێک دەخرێت بەر لە هەموو شتێک پرسی داوێن پیسی و داوێن پاکی و کوفر و گوناه دێتە ناو مەسەلەکە. پرسیاری سەرەکی ئەوەیە سنووری ڕێپێدرا و ڕێپێنەدراو لە ئاینی ئیسلامدا چەندەیە و بۆچی بەشێکی گەورەی قورسایی تێگەیشتنی ئاینی لەسەرەوە بنیادنراوە کە هونەر و جوانی حرامە و ئەم ڕوانگەی وای کردووە مرۆڤی موسڵمان وەک مرۆڤێکی دژەخۆشی و ژیان دەربکەوێت بۆ خۆی و بۆ ئەوانی تر. ئایا هونەر کە وەرزشی ڕۆح و پاڵاوگەی گیانە لەکوێ ئاینی ئیسلامدا جێگەی گرتووە؟ لە ناو خەڵکاک هەر شتێک ئەوترێت لەبارەی ژیانەوە هەڵن کاکە ئێمە چی بکەین؟ هەموو شتێک حرامە، باسی گۆرانیەکەین حرامە، باسی مۆسیقاکەین حرامە، باسی هەڵپەرچیەکەین حرامە، حرام حرام حرام. ئەی ئەمە کوێی دین بۆ ژیانە؟ دیارە ئاینی پیرۆزی ئیسلام هاتۆ بۆ ڕێخستنەوەی ژیان، لەبەرەوە یەکێک لە قاعیدە شەرعیەکان ئەوەیە کە الأصل في الأشياء الإباحة. ئەسڵ و بناغەوە هەیە هەموو شتێک لەسەر زەویە بە تایبەتیش لە مامەڵەیە حەڵاڵ و دروستە، مەگەر دەقێکی شەرعی هاتبێ کە ئەو شتەش زەرری هەبێت بۆ درونی مرۆڤ، بۆ ژیانی مرۆڤ، بۆ نەژادی مرۆڤ، بۆ ماڵ و سەروەتی مرۆڤ، ئەو کاتە دەقە شەرعیەکان لە بەرامبەر یا ژیانی مرۆڤ تەنزیم ئەکا بە شێوازێک کە ڕەنگاڵە بێ، جوانتر بێ لەبەر خۆشیێکی کاتی ژیانی داهاتووی یاخود کەسایەتی یاخود کۆمەلگا بەهەدەر نەدرێت. بۆیە خوای گەورە سبحانه وتعالى کاتێک باز لە مرۆڤ دەکا بە گەورەی سەرزەوی گردون دایناوە و دەفەرمێ وەسەخەڕ لەکم ما فی السەماوات وما فی الأرض. مامۆستا ئەمە بە شێوەی گشتی بەڕێزت وەک قاعیدە ئەم قسەیە باسەکەین، بەڵام کە هێنە سەر تەفاسیلی ژیان ئایا ئەم قسەیە ڕاستە؟ بەڵێ بێگومان هەر کەسێک لە ئێمە لە ژیانی خۆیە، من لە ژیانی خۆما ئەبینم ئەو تەفاسی لە شتێکی زۆر ڕاستە و ژیانێکی خۆشم هەیە. ئەسڵەن خۆ زانایکی ئاینی ئەوە مرتاحی، بەس کەسێک تر لەوانێ وا مرتاح نەبێ بەو شوێ. جاری وا هەیە و کەسەکە مرتاح نییە خۆ پەیوەنی بەوە نییە کە پابەندی شەرعی یا پابەندی شەرع نییە. زۆری لەوانی کە خۆیان نەکوژن یا تووشی خەمۆکی دیان پابەندی شەرع نییە. بمبورە مەبەستم لەوە نییە. بۆ نمونە با بڵێن من حەزم لە گۆرانی نییە، لەوەرە گۆرانی هەبێت یان نا باسی خۆم ناکەم، بەلامەوە گرنگ نییە، بەس هەموو ژیانی حەزی لە گۆرانیە، بەیانی هەستە جۆ لە گۆرانی بگرێ شەو بەدەم گۆرانیە یا مۆسیقاوە بخوێ، شرع پێڵەمە حرامە تۆیکەی یا مۆسیقایە و حرامە تۆیکەی، بەس تۆ خۆت حەزت لێ نییە، ئەوە مەسەلەیەکی ترە. لە ڕاستیدا ئێمەش بەشێکی لە ژیانمان هونەرە، هونەر بەشێکە لە ژیانمان، حتا لە ژیانی ئاینی کەسی ئێمە وەکو مسڵمان بەشێک لە هونەر لە ژیانماندایە، لە دەنگی خۆشی بانگدانە، لە دیمەنی جوانی مزگەوتەکانە، لە نەغمەی ژیانی خۆشی ژیانە. دەتوانم بچمە ناو ئەو بابەتەی تریشەوە کە حەزەکەم ئەوە مۆسیقا حرامە. مۆسیقا یەک شت نییە بڵێ حەڵاڵە یا حرامە، کام مۆسیقا دەڵێیت؟ کەمان ئەوت قانون. دکتۆر عەبدولکەریم زەیدان لە کتێبی المفەصل لە بەرگی 4دا باز دەکا کە دەڵێ الأصل في آلات الغناء الحل. ئەسڵ وهایە لە ئالاتی غینادا حەڵاڵە، بەڵام ئەم ئالەتە بۆچی بەکارهێنێت؟ گۆرانیەک بکە لە گۆرانیەکی دڵداریا بەکارهێنێت. بەڵێ ئەو هەر سرودێک
کەوا بناغەکانی باز لە مرۆڤایەتی سرود ناکەم گۆرانی مامۆستا گۆرانی بێت سرود بێت پێناسی گۆرانی چییە؟ قسەکردنێکە بەڵام بە دەنگەوە باش بەشێک لە واتای جوانی تیا بێت دروستە ئەگەر هات و واتای نەگونجا و نەشیاوی تیا بێ وەصفی شتێکی تیا بێت کە جائز نەبێت وەک وەصفکردنی عاراق تەنانەت وەصفکردنی جەستەی ئافرەت چونکە ئافرەت زۆر لەوە گەورەترە کە جەستەی بکرێت خۆ زۆربەی شاعیرانی تەسەوف بە عەرەقە هەڵێن قەناعەتم وهایە ئەوە تەنها باز لە مەستێتی دنیا دەکا هیچیان مەبەستی پێی عاراقی حەقیقی نییە ئەو کەسەی کە عیل بەلاغی خوێند بێت مەجاز و ئیستیعارە و کینایە دەزانێت کە دەڵێ دیداری تۆ مەستی کردم هیچ کات مەبەست پێی ئەوە نییە کە بێهۆش بێت تەنانەت خوا لە باسی قیامەتە باسی سەرخۆشی دەکات بۆ تەڕە ناسە سوکاڕە باشە هەر باسی جامی مەی ئەکە جامی مەی کە باسیەکە بێنە لەو جامی ئەلستی بتە دەستم خۆ با بڵین بە مەجاز بەکاری هێنێ بەڵام خۆ بەکاری هێنێ خۆ لە قورآنی شا بەکار هاتەوە تەڕە ناسە سوکاڕە لە قیامەتە خەڵکی سەرخۆشن بەڵام ئیمەی نین هی ناڕەحەتەکانی قیامەتن یعنی بەکارهێنانی ئەم دەستەواژانە بەڕێزان شتێک نییە کە ئێمە یەکسەر بڵین وەڵا لە بازنەی حرام و ناشەرعی و نادروستیایە و هەمووتان بۆ جەهەنەم ئەم بۆچوونە بۆچوونێکی هەڵەیە کەوا دەردەخا هەموو شتێک ئەسڵ تایدا حرامکردن مامۆستا من یەک لەم مۆزوعی لەم ئەخیرا ڕوویە زۆر کەس پیانەوتم دین هەر ئەسڵەن حەزی لە ڕەنگ نییە حەزی لە ڕەش و سپی و لە تاریکیە حەزی لە مردنی ئینسانە بۆیە مەسەلەن وەکو فیستیڤاڵی ڕەنگەکان لێی تووڕێ حەزی لەم ڕەنگاڵەیە نییە ئەو قسە بە هیچ شێوازێک ئەسڵی نییە فیستیڤاڵی ڕەنگەکان قسەی خۆی هەڵدەگرێت چونکە دەرەنجامەکەی تێکەڵیەکی زۆر ناتەن دروست بوو بەڵام ڕەنگەکان خوا خۆی باز دەکات لە قورئانە دەفەرمێ وەزەیەناها للناظرین ئاسمانەکانمان ڕازاندۆتەوە بۆ ئێوە دەفەرمێ و مختەلیف ئەلوانه چۆن دڵ دێوا بەسەی باسی ئاسمانەکەی ئاسمان ڕازاوەتەوانێ بە مانگ و خۆر و ئەسێرەکان کە چەندین شەیدابوونی تێدایە باس کراوە باز وە منە الجیبالی جودەد بیض باز لە شاخەکانەکە کە ڕەنگاڵی تێدایە باز لە درختەکان دەکا کە باز لە میوەکان دەکا ژیانی ئێمە هەمووی ڕەنگە ئەو هەموو ڕەنگە جوانە ئەبینین ئەبێ بڵین وڵا ڕەنگ ئیسلام ڕەش و سپی بداواکە نەخێر ئیسلام تەنها ڕەخنە لە فیستیڤاڵێک دەکرێت کە تێکەڵێکی نادروستی تیا بووە بمبورە بەڕێزت باز لە سروشتەکەی من باس لە ژیانی کۆمەڵایەتیەکەم سروشت ئەو بەدەست من و تۆ نییە ڕەنگا و ڕەنگە تێکەڵە ئەمە من نییە من دروستم نەکردو خوا خۆی دروستی کردووە بەڵام ژیانی کۆمەڵاتی من دروستیەکەم بۆ نمونە جوانی ئافرەت بە دیسان بۆ نمونە تەنانەت بۆن لە خۆدانی ئافرەت بۆ نمونە تەنانەت ماکیاجێکی ژن ئەمانە هەمووی دیسانەوە بەو تەحریمە تەحریم کراوە دەتوانێت ئەمانە حرامن یانی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئافرەت بەرز و پیرۆز ڕاگیراوە ناکرێت بەکار بهێنرێت وەکو کاڵا لە بچووکترین بۆچی بەکانیزەک بە کاڵا بەکارێنرێت کاتێک کە تۆ لە ناو کۆمەلگایەکدا دەژیت جەنگی تایە شەڕی تایە وڵاتەکە هەمووی دەوروبەری کەنیزەکی تایە تۆ ئەبێ کار بکەیت لەسەر لە ناوبردننی کەنیزەک بە واتای ئەوەی کە خەڵک نەمێنێ ئازاد نەبێت بابەتی من لێرە کەنیزەک نییە مەبەستم ئەوەیە کە ئەوەنە بەرز بوو پێم وان نییە یعنی وەکو ئەوترێ مەسەلە بەرزی بێ بە مەسەلەوەی ئافرەت وەکو فتنە سەیرەکرێ وەک ما تركت من بعد فتنة أضر على أمتي من النساء نقل بر بيروزيتي لبر أو برمي لبعض تسيرك لأني بيروزي إسلام همو دنيا واتا امتحان وتاقي كردنوا وشي فتنة يعني تاقي كردنوا بل من تاقي كردنوا بو هاوسرم تاقي كردنوا يبو من وهروها من على كانش تاقي كردنوا سچاوي تاقي كردنوا ومن تو سچاوي تاقي كردنوا يكترين برسيادك من أمنية مع مستا أم مثلا همو جوانيا كاني أفرت دیسان ئافرەت بۆ نیش لە خۆی با وەک زانیە سەیرەکرێ بە پێی حەدیث تۆزێک دەموچاوی مۆکانی دەکات و مۆکانی دەموچاوی کە ناشرینی کردووە لەعن الله النامصات والمنامصات پێتوانێ ئەمانە ڕاستن جارێ لە ڕاستیدا بەشێک لەو دەقانە لە شەریعەتی ئیسلامدا هاتووە کە ژیانی تاکی مسلمان ڕێک دەخات بەوەی کە ئافرەت خۆی نەبێ بە کاڵا کە دەزێدانی هەر برۆ نییە قسەکانم تەواو بکەن ئاخرەمە دقیق بێت چونکە کاتمان نییە برۆ هەڵگرتن حرامەیان نە برۆ هەڵگرتن ئەگەر ڕێگرتن ئەگەر ڕێکردنەوە بێت لابردنی بینی دوو برۆ بێت ڕێکردنی برۆکان بێت بەلابردنی ڕێکردنەوە یعنی جوانکردن ئەسڵەن ئەگەر برۆیەک لار بێت ئەگەر ئافەتێک ڕیش و سمێڵی بڕوێت لە شریعەتی ئیسلامە بانگەشە بۆ دەکرێت کە خۆی بگێڕێتەوە بۆ دۆخی ئافەتێکی خۆی ئەم برۆ هەڵگرتن کوێ حرامەکەواتە تەنها مەسەلە برۆ هەڵگرتن نییە ئەوە دەستپێکێکە بۆ ئەوەی کە مرۆڤەکان ویان لێ هاتووە ئمڕۆ لە شارستانێتی ئەمڕۆدا لە سنووری خۆیان چوونەتە دەرەوە دەچێت کوڵمی بەرزەکاتەوانێت سنگی بەرزەکاتەوانێت دەموچاوی
نەکردووی هەموو دەستکاری دەکات بە شێوازێک ئاگای لە خۆی نەماوە هەمووی حکمی شەرعی تایبەتی خۆی هەیە ئەگەر کەسێک مشەوه بێت هەموو کارێکی بۆ دەکرێت بۆەوەی کە بگەڕێتەوە بۆ دۆخی مرۆڤی خۆی کە ئەمەش مافێکی سروشتی هەموو مرۆڤەکانە خوا پێڕەوا بینیون بەڵام بگاتە ئەوەی گاڵتە بە مرۆڤ بکرێ هەر ڕۆژە و لە شوێنێکەوە سلیکۆنی تێ بکرێ ئەمە بەڕاستی جێگەی نەزەری ڕاستەقینی زانایە. بۆچی لە کۆمەڵگای کوردیدا تا ئێستا هونەر بە چاوێکی کەمەوە سیر دەکرێت؟ ئایا هۆکاری ئابووری لە پشتەیان کۆمەڵایەتی و ئاینی؟ لە کاتێکدا بەشی هەرە زۆری نەتەوەکان لە ڕێگەی ئەدەب و هونەرەوە خۆیان و کولتورەکەیان بە جیهان دەناسێنن، هۆکار چیە تاکو ئێستاش هونەر لە کوردستان شوێن و پێگەی شیاوی خۆی وەرنەگرتووە؟ هونەر و ئەدەب ستاتیکای ژیانن، بەڵام هونەر لە کۆمەڵگەی کوردەواریە زۆر کەس پێیان وایە کە تاکو ئێستا جێ خۆی نەکردوتەوە یاخود بە چاوێکی پڕێزەوە سیر ناکرێت بەڕێزت پێت وایە ئەم قسەیە ڕاست بێ؟ تەجروبەکە ئەوەیە بەڕاستی لە کۆمەڵگای کوردیا لەبەرەوەی کەس نەیتوانیوە لەسەر هونەر بژیت بۆیە هونەرمەندان جۆرێک لە گەڕیدە بوون هونەرمەندان جۆرێک بوونەوەی کە یعنی لە دەرەوەی کۆمەلگا سیر بکرێت زۆرێک لەو گۆرانی بێژانەی کە جەنابەت باست کرد یعنی توانێت بەنمونە هەمیان بێنە هیچ هونەرمەندێک نەبوو یعنی هەمیان جۆرێک لە بەدبەختی ژیاون جۆرێک لە دەربەدەری ژیاون یعنی ژیانێکی خراپیان هەبوو بۆیە مادام ژیانێکی خراپیان هەیە و هونەر ناتوانێت ئینسان بژێنێ بۆیە چۆتە دەرەوەی کۆمەلگا ئەمانە بە چاوێکی ئاسی نزمیش سەیری کردوون یعنی هەندێک جار بەداخەوە لە پاش مردنیان اینجا هەساون یعنی زۆرێک لە ڕێزیان لێ ناون ئەگینامە زۆر ینی حەسەن زیرەک کە ئەتوانین بڵێن تۆپی هونەرمەندی کووردە بەچی بەدبەختێک ژیاوە لە کۆمەلگای ئەحمەد شەماڵ بەچی بەدبەختێک ژیاوە هەموو ئەو ئێستاش تام ساتە وەختەی جەنابەت قسەتیا کرد بەشێک لە هونەرمەندانە بە هەمان شێوە بەیان باسی جۆرێک لە هونەرمەندی کۆمەلگا ئابوووریەکە دەوری تیابینیوە مەسەلا ڕۆشنبیری و دینیەکە کێشە کۆمەلگاکەی یعنی ئەگەر تۆ سەیریکەی بەڕاستی هونەرمەند هەیە هونەرمەندی زۆر جددی و باشەیە بەڵام کۆمەلگا قبوڵی ناکە من باسی جۆرێک لە هونەرمەند ناکەم کە بەداخەوەڵم هونەرمیان هێناوەتە ئاسێکی نزم بە یعنی جۆرێک لەوەی کۆمەلگاشیان پێڵ خەڵەتانوە من باسی ئەم جۆریان ناکەم ئەگەر بە چاوە جددیەکە سەیری هونەریکەی بەو چاوەی کە چۆن لە جیهانە سەیری هونەر ئاستە بەرزەکەی هونەرەکرێ لێرە خەڵکی ناتوان کۆمەلگا تا ئێستا نەیتوانێت ئیستعابی ئەم جۆرە لە هونەرە بکات یعنی ئەمە گەلەریەکانمان کەمترین خەڵکی تایە شۆڵە شانۆیەکانمان کەمترین خەڵکی تایە کۆنسێرتە میوزیکەکانمان ئەوانەی کە مەسەن لە ئاسی بەرزە پێشکەشەکرێن خەڵکێکی زۆر کەمی مامۆستا نەکەرەوە تۆ تەنانەت پەیکەرتاشێک مەسەلەن ئەم پەیکەرانی کە دروست دەکرێت بۆ نمونە ئەوەی باخی پارچی ئازادی سووتێنرا ئەوەی فلانە شوێن شکێنرا ئەوەی یعنی ئەمە جۆرێک لە عقلێتێکە کە هەر جوانیەکانی قبول نییە نەکرد هونەرمەندێکی گۆرانی بێشەکەی هونەر لە وڵاتەیە حرامە یعنی کەم خێزان هەیە هونەر بە چایەکی حرام سیر نەکە چکە ئەوەشە دیسانەوە کوتم لە ڕابردووە ئێمە هەموو ئەوانەی کە هونەریان کردووە بە چاوێکی حرام ئەگەر سەیری ئەو گروپە میوزیکەکەی کە لە 50-60ەکانە دەستەکەن بین ئەڵێ ئێمە ئامێرەکانمان شاردوتەوە لە ناو جۆنیا شاردین بۆی نەیانتوانی وەگەر ئەو ئامێرەکەمانیان پێ وایە بەشێک لە هونەرمەندانە خەڵک بەربارانیەکردن بێگومان یعنی لە بیستەکانە کاتێک گروپی شانووی لە بەریتانیاوە بەریتانیەکان گروپی شانەوە هێنن بۆ کوردستان بەربارانیانەکەن یعنی پێیان بڵێ خۆی عوسمانیەکان کە بە شانۆ ئەڵەن تیاتر تورکەکان ئەمان بەناوی تیاترۆخانە بە شوێنی خراپخانە بەکارێنناوە ینی ئەمە گەورەترین کێشەی ئەم کۆمەلگایە کێشەی ئاسی ڕۆشنبیریەتی بەس مامۆستا ئێستا هەر لەم کۆمەلگایە زنجیرە درامای تورکی مەکسیکی مصری پیشانەدرێ ئەنواع فەزاحەتی تایە هەموو کەس متەدەینەکە شتەناگەر مەلاکەش دانیشە بە دیاری و زۆر جار تەعاتوفیشی لەگەڵ هەیە کەچی لە کۆمەڵگەی خۆمانە ئەمەیان قبوڵ نییە ئەمە جۆرێک نییە لە پارادۆکس لە بێگومان بەڵێ وایە ڕاستەکەی ینی ئەوەی چێکە دیسان لۆ کێشانە کە ئێمە هەمیشە ئەوانی ترمان قبوڵە بەڵام خۆمانمان قبوڵ نییە ینی ئەکرێ ئەوی ترمان قبوڵ بێ کە چی ئەەکەن چی ناکەن و معجبینی خۆمانی بۆ دەرەبڕین بۆ منە مۆدلی جلوبەرکانیان مۆدلی ماڵەکانیانە هێنین بەڵام مۆدلی عقلی ئەوروپینیانین بەلای خۆمان مۆدلی ئەو عقلە پێشکەوتۆ نانین کە لە دنیا هەیە بە تەنها فۆرمەکە وەرەگرین یعنی ئەوەی کە جەنابەت باست کرد کەم خێزان هەیە سەیری ئەو زنجیرە تەلەڤیزۆنە تورکیانە نەکات و لەگەڵ یا ئەگرێک هەندێک دیمەنی تا ئەسڵ زۆر ناشیاوە هەیە دووسێ شووەکە هەیە شوکرۆ وازێناوە نازانچوو بە خیانەتی زەوجێکا و لەگەڵیشیا ئەگری و پاڵەوانەکانیشی زۆر خۆشێت بەڵام بۆشتێکی بەسیتی خۆمانەڵەن لە ئەکترازانی کۆمەلگەی لێ ئەکەوێت و دنیا کاو لە بێ لە کاتێکە لەوە
نازانم ینی جۆرێک لە نیفاقە بینم لەمە بە دڵنیایە وایە بە دڵنیا ئەنج ئەمە دیسان و بەشێکی ئەو کەسانەی کە هەمیشە شت حرامەکەن ئەمە یەک مشکیلەمان هەیە بەڕاستی هەندێک مینبەر بە غەڵەت بەکارێت یعنی مینبەرێک ئەبێ شوێنێک بێ بۆ ئاشتەوایی شوێنێک بێ بۆ مرۆڤ دۆستی بەڵام بەداخەوە یعنی زۆر جار ئەمانە بەکارێت یعنی ئەم شوێنانە بەکارێت بۆ ئەوەی کە سەرکوتی ئەوی تر بکرێت ینی باشترین ئەزمون لە بەردەممانە بێ ڕوانگە لە هەفتاکانە مانفێسێک دەرەکەت بەرامبەر فکری ئازاد بەرامبەر بە جوانی بە کۆبڵێک شت بەڵام بەداخەوە سیرەکەی زۆرێک لەو عنیم هەندێک لەوانە با بڵێن کۆمەلاکان قەتعی ئەوە ئەکەن و ڕوبەڕووی ئەبنەوە و دژایەتی ئەمان باشە بۆچی ڕەوانگە باسی چیان کردووە ڕوانگە بەتەنە باسی فکری ئازاد دەکەن یعنی بێ فکر ئازاد بێت و بێ ئینسان ئازاد یان هەر ئەوە باسی ئازادی بکەیتر تەکفیر کراون یان وردەکاریەک شتێک هەبووە لەم بینە هیچ وردەکارێکی تر نەبووە تەنها باسی یعنی ئازادی ئینسان و بیرکردنەوەی ئازادی ئینسانیان کردووە لەو کاتانەیە مەلاکان داوا لە شۆڕشەکەن کە تەنان ئەمانە یعنی مەسەن شێرکۆ بێکەس و حسێن عارف و ئەم گروپەی کە هەبووە هەمیان ئاسی کوشتنیشان بۆین بکرێت کێشەکە ئەوە لەو کاتە سعد بەخالق معروفش دوای ئەوان تیرۆرەکە نووسینێک تیرۆرەکرێت بێگومان ینی ئەمە یەکێکە لەو مشکلانی کە ئێمە هەمیشە کۆمەلگای ئێمە لە نێوانی حرام و حەڵاڵە دابەش بووە یعنی لێ ناگەڕێکە ئینسان بە شکڵێکی ئازادانەی خۆی بژی ینی کەسێک کاتێک مەسەن گۆرانی بێژێک گەندێ جار مەسەلان ئێمە گۆرانی بێژمانێ مەسەن کچێک گۆرانی ئەڵێ بە چاوێکی ئاسی نزم سەیرەکرێت کە ئێمە کەسانێکمان لە ناو زنجیرە تەلەڤیزۆنەکان دەرەکەی بەڕاستی بە ئاسێکی نزم سەیرەکرێت بەداخەوە ئەبێ ئەمە بەس ئەلەم خاڵاکەم بۆ بەچای لە کاتێکە هەمووشمان تەمەنای ئەوەکەین لەگەڵی ئاڕۆین لەگەڵە تەعاتوفەکەین کەچی دوایی بەچاوی نزمەوە سەیرەکرێن مشکلەکە وکە ئەم سەقافەت جەمعیە یعنی ئێمە ڕۆشنبیرێکی گشتیمان نیە ئەوش لەسەر دوو پێگەی زۆر گرنگ وەساو بەتابەت بواری پەروەردە ئەبێ لە ئەمە جینەوەیە پەروەردە بکرێت کە چۆن هونەر بایەخی ئینسانی گەورەی هەیە و بەشێکیشە بێت دەوڵەت لە پشتی ئەمەوە بێت یعنی ئەگەر بێت و هونەرمەندێک مەسەن لەسەر جادە بەربارانیش بکرێت هیچ شوێنێک نییە هیچ یاسایەک نییە بەرگری لە هونەرمەندەکە یعنی ئەکرێ وەکو هاوڵاوەکو هەندی وەکو هاوڵاتێکی زۆر بەسیط مامی لەگەڵا بکرێت کێشەکە ئەوەیە تۆ ئەمە لە هەموو دنیا دەوڵەت ئەم شتانە ڕێگە بەڵام دیسان پیاوانی دینی و ئەحزابی ئیسلامی ئەوە قبول ناکەن بۆ نمونە هەر لە زانکۆی دهۆک ئەوانەی کەشکاتیان لە زانکۆی دهۆک کردووە لەسەر ئەوەی کە ڕقس کراوە لەلایەن هندیەکانەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بوون خۆ نەمەلا بوون نەهیچیان ئەخر ئەمان عەقڵ ئیسلامی هەندێک جار مشکلەمان بۆ دروستەکە یعنی خۆ باشە دین بۆ شوێنی خۆی دین بۆ خوایە و یعنی ئینسان نابێت معیشەتی خۆی بکە ئینسان ناتوانێت بژی یعنی سەما چ ڕێیەکمان لێگرێ بۆ نمونە گۆرانی وتر چ کۆمەڵگەی مسری هەمووی سەماکارەوە هەمووشم تدەینە بێگومان یعنی هیچ کێشەشیان نییە لەچکەکەن و ئەتوانە بەشێک لەو هونەرمەندانی کەی بینی کە یعنی ئەگەر سەیری کەی بەچایەکی بەڵام لەگەڵەوەشا دەوڵەت پشتگیری گەورەی ئەمە ئەکات یعنی یعنی دەوڵەت زۆر پشتگیریەکی زۆر گەورەی ئەمەی کردووە کە مەسەن جەمال عەبدولناسر بۆ خۆی کاتێک کەلسوم وازە گۆرانیێنێ خۆی لە دەرگاکەی ماڵەکەیان دەڵێ تۆ بێتە دەرەوە یعنی تۆ بەتەنایی خۆت نیت تۆ هەموو گەلی میسکی ئەگەر بەشێک لە کولتوری کوردی خۆی لە شایی و هەڵپەرچی و گۆرانیدا ببینێتەوە بۆچی لە ئێستادا لەگەڵ هەر فیستیڤاڵ و جەژنێکدا دەنگی ناڕەزایەتی لەلایەن بەشێک لە کۆمەلگا بەرز دەبێتەوە ئایا داخستنی کۆمەلگا بەناوی پاراستنی ڕەوشت بەتایبەتی لەسەر ئاستی کولتوری و هونەری دوجار جۆرێک لە ڕق و توندوتیژی ناوەکی بەرهەم نایەنێ پێت وایە کۆمەڵگەی کوردەواری لە کوای ئەم دوو پۆلێنکردە دەرچوون لە کۆمەڵگەی داخرا و بەرە و کراوە یا مەشەر لە کۆمەڵگە داخراوەکانی تا ئێستا سەرەتا توانم بڵێم کورد بۆ خۆی کۆمەڵگەیەکی داخراو نییە بەڵام جۆ سیاریسەکەەوەی لێکەکە داخراو بێ بۆیکەوە تەحجیم کرا لە دنیای دەرەوە دابڕات نام کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەکی کراوەیە بۆ خۆی و حەزیش بە کرانەوە ئەکا و هەردەم لەگەڵ کرانەوەکانە ئەگونجێ و خۆی ئەگونجێنێ بەڵام لە سەردەمێک لە ژیانی کووردا بۆی مەسلەی داگیرکاریەوە بە مەسلەی سیستەمەی کە لێی کراوە دابڕانی لە جیهانی دەرەوە یاخود نەبوونی کیانێک بۆ خۆی وای لێکراوە بە داخراو دەربکەوێت ئەویش لە ڕۆژگارێکاوە بۆ ناچار بووە وا بکە بۆ چونکە ویستێتی دیفاع لە عرف و عادەت و کولتوری خۆی بکە لە پێناویمانەوەیە هەموو گەلێک لە قۆناکی ژێر دەستەیە بێ ناچارەوە بکە مەبەستە عرف و عادەت لەکوایان عرف و عادەت ئەو دابوونەتی کە کوردی پێناسراوەتەوە ئەو زمانی کە پێوێ ئەو هەڵسوکەوتی کە لەگەڵ دەوروبەرایی کات ئەو جلوبەرگی کە هەیەی ئەو بۆنانی کە هەیەی ئەو مناسەبانەی کە هەیەی ناچار بووە پابند بێ پێوەی دەستی پێوە بگرێ لە پێناوی مانەوەی خۆیە بەڵام مامەسا پێت وانێ
بەمش ئەمە کۆمەلگەیەکی کراوە دەرناچێت بەڵکو کۆمەلگەیەکی داخراو دەرەچێت هەر کۆمەلگەیەک خەریک بێ بە عرف و عادەت و تەقالیدی بیهێڵێتەوە ناتوانێت جواب بدەیتەوە پێم وتم لەو قۆناغەیە کە لە قۆناغی ژێردەستەیە بوو لەو قۆناغەیە بوو ناچار بووە بکە بۆ ئەوەی کەوا مەلامحی دەوڵەت ناسنامەکەی بمێنێتەوە شوناسەکەی بمێنێتەوە لەو قۆناغەیە بە ناچاری پێت وایە ئەمە کارێکی ئیرادی یان نائیرادی کۆمەلگە خۆیەتی نائیرادی بۆ لەو حاڵتەیە نائیرادی بۆ چکە پێ دەڵم ینی سیستەمی لێکراوە ڕۆژگارێک محارەبەی کراوە لەسەر جلی کوردی لێی دراوە لەسەر نەورۆز لێی دراوە لەسەر کۆمەڵە مناسباتی زۆر بە دوواداچوون و خراوەتە بەندیخانەوە لەبار دژایەتیکردنی داگیرکرد منتەزیم بۆ مامۆستا مەسەرەن ئەم بڵین ئەم دابوونەریتەی کە ئێستا یاخود ئەو کەلتوڕەی کە لە دەرەوە ئێستا بۆ ئێمە هەیە لە ڕاستە کۆمەڵگەی کوردی بە جۆرێک لە جۆرەکان پێچی قوبوڵیکە بەس با بڵێن توێژێک لە ناو کۆمەلگە ئەمانەیە قوبوڵ نییە نەک کۆمەلگە بەگشتی پێتوانێت ئەم قسەی ڕاست بێ بەڵێ کۆمەلگەش تەمانە بێتە کۆمەڵە چینێکەوە چینێکی هەیە کە مەقبولە هەموو شتێکی هاوردەکراوی پێوە قوبوڵە چینێکیش هەیە بە هەستی ڕەسەنایەتی بە معنای مانەوەی کورد وەکو کیانێک ناچارە دیڤع لە هەندێک پێتوانێت هەر دینیش بۆ خۆی هاوردەکراوە هەر ئیسلام زەردەشتیش هاوردەکراوە ئیسلامیش هاوردەکراوە بۆ کوردیان جامە ئەوە گەرێتەوە بۆەوەی کە هەموو شتێکی هاوردەکراو لە سەرتاوە تەحەدیاتی هەیە لە سەرتاوە بەرەنگاری ئەکرێتەوە لە سەرتاوە لەگەن تا ئەو کاتەوە قۆناغی کە کۆمەلگا باش و خراپی لێجی ئاگاتەوە باش و خراپی لێجی ئاگاتەوەنێ دین هاتووە کۆمەلگا توانیوێتی ئەوەی کە بڵی بێ قوبولی کردو ئەوەش کە بڵی نیە قوبولی نەکردووە بە هەماشەوە هەموو شتێکی تری هاوردە بکراوە پێویستە کۆمەلگا ئەو سنتەری لێکۆڵینەوەکان وەکو دەوڵەت بتوانێت باش و خراپێکی لێ بکە ئێستا ئەمڕۆ دنیای تەکنەلۆژیا دنیای سەقافەت و پێشکەوتن لە دنیای جیهانگیریە هاوردەکراوەکان زۆرن شتێک ئەبێت لە کۆمەلگەی کوردەواریە بۆ نمونە زانایانی دینی و حیزبە ئیسلامیەکان ئەوانە کە ئیسلامی مەشرەبن بە شێوازێک لە شێوازەکان دژاتیی زۆر توندیەکەن لە کاتێکە شتەکە ئەوەی ناوێ تەمسیلێکە کرێ فیستیڤاڵی ڕەنگەکان دەکرێت شەڕ ئاوەکەی سلێمانی ئەکرێ بە پێچوانەشەوە کاتێک مەسەلە دینیەکان بە شێوازێک تۆخەکرێتەوە دیسان لایەنەکانی تر هەڵەنە کۆمەڵگەی کوردەواری لە لانی دینەوە خوراوە پێت وایە ئەم شەڕە شەڕی کۆمەڵگەی و شەڕی حیزب و ئایدۆلۆژیایە کەسێک ناتوانێت چالاکیە بکە ئیلا لێکدانەوەی ئایدۆلۆژی بۆ وەکرێ ئەمە لە چه کللتورێکەوە هاتووە لە چ وڵاتێکەوە هاتووە بە چمە بەستێک هاتووە ئەوەی کە ئەوێت وەکو توێژێرێک لە بابەتەکە بقڵێتوانێت کۆمەلگا بەڕۆڕووی ئەبێتوانێت بە پرسیاری ئایدۆلۆژیە نەپێشەوە ئەمیش ناچارە بێ بە وەڵامی ئایدۆلۆژی بێتەوە کەوابێ کێشەی کورد کۆمەلگای کوردی بێ بالفعل کراوەتە کۆمەلگایکی ئایدۆلۆژی من بەستمێکشتە بۆ نمونە لەمەی ئاخیر ئەمەی فیستیڤاڵی ڕەنگەکان زۆر کەس ئەمە لەگەڵ ڕەسەنایەتی کوردیان ناگونجێ باش ئەمە بیانۆیە بۆ هەر بە عەقڵی دینی ناڵێ ئەمە حرامە تۆ چونکە ڕەسەنایەتی کوردی چێ بۆ نمونە ڕەش بەڵک هی کوردە فیستیڤاڵی ڕەنگەکان لەگەڵ ڕەش بەڵەکە فەرقی چییە ڕەنگێکم خەڵک لەو حاڵتەیە لەسەر خودی چالاکیەکە لەسەر خودی چالاکیەکە هیچ تێبینیەکی نەبێت چکە خەڵک ئازادە چیەکە بۆ نەو مناسباتی تر هەیە خەڵکی لە مەجلیسێک مەجالیسی زیکرا لە هەج مەجلیسێکی ترە توانیوێتی لانەی کۆمەڵشتە بکات حتا بیدعەج بێ بە دین بیدعەج بێ بە کۆمەلگا بیدعەج بێ بەو ڕەسەنایەتی کە باسیەکەی کەوابێ خەڵک لەم قۆناغایەتە سەر پێشە خودی مەوزوعەکە کە شتێکی نامۆیە و هەموو شتێکی نامۆش سەرەتا بێگومان خەڵک تێبینی هەیە لەسەری تا وردەوەدا وەکوێڵەن تەعەقلومەکە لەسەر مەوزوعەکە چاک و خراپی مەوزوعەکەی بۆ دەرەکەوێت ڕاست و خراپی بۆ دەکەوێت پاش ئەوەش کۆمەلگای کوردی کە کۆمەڵ شتێکی تازەیەتە ناویەوەنێ ئەم شتە تازانە بەڕاستی پێویستی بە سەقافەیەکی پێشوەخت هەیە سەقافی پێشوەخت بۆ نمونە لە باسی فیستیڤاڵی هۆلیت کرد کە لە کوردستان ڕوویدا ئایا ئەو گەنجێکە گێچەڵێکی پێکرێت ئەو هۆشیاریەی هەیە یا ئەو جەراعەتەی هەیە لەو حاڵەتەیە بتوانێت تەلەفۆن بۆ پۆلیسکە دیفاع لە خۆی کا بەبێ ترسی کۆمەلگا بەبێ ترسی کەسوکار نەخێر بێدەنگی لێگە کەوابێ ئەم کۆمەڵ چالاکیانە کە ڕوئەدات سەقافەیەکی پێشوەختی بێت لە کۆمەلگایەک هاتووە ئەو کۆمەلگایە لە ماوەی سەدان ساڵە ئەو چالاکی کردووە بۆ تشتێکی عابل لە ژیانیانە بەڵام کە ئیمڕۆ لەو مەرحەلەیە زەق ئەبێتەوانێ ئەبینین فەزاحەت ڕوەدا جا دوایەوە تۆ تەوێ بڵین چالاکیە بکەی بۆ کۆمەلگا لە ساڵێکە 366 ڕۆژە یەک ڕۆژی ئەو ئازادی دێتی 365 ڕۆژەکەی تری چی جۆرە ئازادی کەواتە چی خەڵک چی بکە یانی خەڵک حەزەکە ئازاد بێ خۆم کەس با بڵین زانایەکی دینی یا کەسێکی بەو شێوەیە نییە کە ئەوەنە محافظەکار بێت خەڵک حەزی لە شادیە هەیە حەزی لە شادی نییە خەڵکە حەزی لە ئازادیە
خۆی ئێوە بنیاتی ئازادێکی خۆی بکات نەک کۆمپانیایەک بێت ئازادی بۆ پێنە بڵێ و ئازادی بەس ئەوەیە ئەو بۆی دەستەبەرەکە بۆی دەستەبەر کردووە بەکاڵی ئەی خۆی بە برژاوی خۆی هەر ئەوەیە ئەو چالاکیە هەیە لەوە زیاترم نییە وەکو مەسەلێکی کوردیە لە کابراڵێ گەر لە بازار پارەم پێ بێت و لە بازاری کاڵا هەبێ پێویستی بە ئیشەڵای تۆ نییە و کابێ منیش ئەگەر ئازادی هەبێ یەک و ئەگەر سرمایەکەم هەبێ و ئەگەر تەرفی هەمە بێ لە ژیانی خۆمە زانم ئازادیەکانی خۆم چۆن بکەم چۆن ئەزانم خۆشم چۆن تەرفیه بدەم بە ژیانی خۆم لە کوردستانە مجتەمعێکی کراوەین لە ڕۆژی جلی کوردیا هەمومان بە جلی واڵاوە هاتوینتە سەر شەقامەکان بە جلی ڕەنگەوە لە هەڵپەرکێ و شاییەکانە لە چاڤیلاند لە پارکی شانەدەر خەڵک تێکەڵە بێت خەڵگێتە دەروانە بگوتمان لە سەردا مجتەمعی کوردی مجتەمعێکی کراوەیە ئەوێت خۆشبەخت بێت ئەوێ خۆشیەکان بدۆزێتەوە ئەوێ بگا بە خۆشیەکان هونەر ئاوێنەی باڵانوێنی کۆمەلگایە و ئاستە لاواز و بەرزەکەی گزارش لەلایەنی دەرونی و ڕۆحی کۆمەلگا دەکات و نەتەوە و گەلی پێشکەوت و بە هونەری بەرز دەناسرێتەوە. دینە ئەو مامۆستانە